بەڕێز هیوا خۆشناو چاودێری سیاسی لە بەلژیکاوە. کاکی وام کاتت باش ماندوونە بی سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ کاتێک خۆش. سپاس. کاکی هیوا بوون بە سەرۆکی سووریا بۆ ئەحمەد شەرع تا چەند پێشبینی کراو بوو؟ بێگومان پێشبینی کراو بوو، یعنی لە کرداردا ئەحمەد شەرع بێگومان هەڵسوڕێنەری حکوومەتی کاربەڕێکەر حکوومەتی کاتی سووریا بوو، هەروەکو لە ئیدلیب بینیمان نەخشەی حکوومەتەکەی ئیدلیب ئەحمەد شەرع داینا و ئەو حکوومەتەی ئێستای دیمەشقیش کۆپیەکی حکوومەتی ئیدلیبە بێگومان. بەڵێ. چ گۆڕانکارێکی بۆ کورتیا بێ؟ ئایا گرتنە دەسەڵاتی ئەحمەد شەرع بە شێوەیەکی ڕەسمی تا چەند لە بەرژەوەندی کوردە؟ هەروەکو لە سەرەتاشەوە باشم کرد گۆڕانکاریەک نابێت، چونکە پێشتریش هەر ئەحمەد شەرع ئیتر کارەکانی حکوومەتی هەڵدەسۆڕاندن، بەڵام ئێستاکە بەخۆی هاتۆتە سەر شانۆ لە بەرچاوی کامێراکاندا جاران لە پشت هەندێک جار لە پشت پەردە بوو، بەڵام ئێستاکە باشکرا ئەو کارانە بەڕێوە دەبا. هەروەکو لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان مەزلوم عەبدی لەگەڵی کۆبووەوە و دوێنێ بەڵێ لە سایتی هاوار نیوزدا ئیتر مەزلوم عەبدی ریپۆرتاژێکی دوور و درێژی بڵاوکرایەوە، لەوێدا ئەڵێ لەگەڵ ئەحمەد شەرع ڕێککەوتین لەسەر 3 خاڵ ڕێککەوتونە پێگەی هەسەدا یەکێتی سووریا بەردەوامی دیالۆگ و چارەسەری سیاسی، بەڵام لە شوێنێکدا ئەگەر بەوردی سەیری ریپۆرتاژەکەی مەزلوم عەبدی بکەیت لەوێدا دوو خاڵ باز دەکا، یەک لەوێ پێگە، دوو باس لە یعنی باس لە ئەوەکە باس لە مێکانیزمەکان دەکە، مێکانیزمی پێکهێنان چۆن دەبن و باس لە کاتەکەی دەکا، یعنی بە تایبەتیش خاڵێک لێرەدا گرنگە، ئەویش پێگەی هەسەدەیە و ستاتوتی ڕۆژئاوایی کوردستانە لێرەدا کە باس لە مێکانیزمەکان و لە کاتەکەی دەکا، وا دیارە ڕێککەوتنێکی دوایی ساز نەکراوە، بەڵام دیالۆگ بەردەوامە، مێزێک لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیدا هەیە و ئەو مێزە لە ئایندەدا ڕنگ بێ خەڵکانی دیکەشی بستنە سەرێ. مەبەستە لێرەدا ئەوەیە ئەو کوردانەی کە تورکیا یعنی لە بۆ تورکیا زیاتر گلۆپی سەوزیان بۆ هەڵکراوە، ئەمانەش بستنە سەر ئەو مێزەیە بەیەکەوە دابنیش. باشە کاکی وا پێت وایە ئەو ڕێکەوتنەی کە جەنابەت باست کرد دەرگای گەرانتی بۆ حیزبە کوردەکانی سووریا کاتەوە، گەرانتی مانەوەیان هەبێت؟ لە سایتی میدل ئیست ئەیدا دوێنێ ئیتر بابەتێکم خوێندەوە کە پشت بە سەرچاوە دیپلۆماسیەکانی تورکی دەبەستێ، سەرچاوەیەکی تورکیایی بە میدل ئیستی ڕاگەاندووە کە تورکیا لاری لەوەدانیا لە ئایندەدا پارتی یەکێتی دیموکراتی پێدا بچێتە ناو هەڵبژاردنێک لە سووریادا و ببێتە حیزبێکی نیشتیمانی. ئەمە نیشانمان ئەدا کە تورکیا سەرباری ئەوەی هەڕەشە و گڕەشەکە لە سەدی تشرین و لە پردی کەڕەکۆزاق شەڕێکی زۆر خوێناوی توند هەیە، بەڵام وا دیارە تورکیا لە ئێستاوە لە بۆ هەندێک شت ئیتر گوێی خۆی شل کردوونە، لەمەدا کێشەنیە، بەڵام هەروەکو باسم کرد لەو دوو وشەیە کە مەزلوم عەبدی بەکاردنی مێکانیزمەکان و کاتەکەی چۆن دەبێ، چونکە لێرەدا مەبەست لە مێکانیزمەکە ئەوەیە ئیتر دەبێ ئەوە بۆ بینەران ڕوون بکەینەوە، سەدەگە دەیەوێ وەک بلۆکێکی نیمچە سربەخۆ بچێتە ناو سوپا و لەو شوێنانە بمێنێ کە ئێستا لێتی واتە سنوور و هەندێک شوێنی هەندێک کێڵگەی نەوتی و بە کورتی گارانتۆری ببێتە گارانتیەک لە بۆ خۆسەری دیموکراتیک، بەڵام حکوومەتی ئەلشەرع پێی وایە نەخێر، دەبێ
دەبێ ئیتر سوپا یەک بێ لە ناو سوپادا بلوکی سربەخۆ و یانیش فرقەی سربەخۆ و شتیوا بەو شێوەیە قبول ناکەن و ئەمان پێیان وایە ئەگەر فرقەی سربەخۆ لە ناو سوپادا هەبێ ئەمە مەترسیەکە لە ئایندەدا لە بۆ کودەتا و شتیوە لە هەمان کاتدا هەیئەت تەحریر الشام پێی وایە سنوور گرتوخانەکان مەبەستیان کامپی هۆڵ و گرتوخانەکانی گیراوەکانی داعشە ناوچەی نەوتی ناوچە ئاویەکان هەمویان دەبێ سەر بە حکوومەتی سووریا بن و پێشتریش داوایان دەکرد ئیتر و لە هەمان کاتدا پێشتر ئەوەی داوایان دەکرد ئێستا کەمتر داوای دەکەن ئەوە بوو کە دەبێ هێزەکانی سووریای دموکراتیک لە ناوچە عەرەب نشینەکان وەکو دێرەزور و ڕەقا بکشێنەوە بێگومان لەسەر ئەو خاڵە ئێستاکە زۆر دووبارە ناکەنەوە بەڵام ئەو خاڵە جێگای سەرنجە کە ئەنە کەسەش باسی دەکات کە بۆ ئێستا ئەو خاڵە دووبارە ناکەنەوە کاکیوە ڕنگ بێ لێرەدا گوشارێکی ئەمریکا و سعودیا هەبێ چونکە ئەحمەد الشەرع کەسێکی زۆر پراگماتیستە و ئەزمموی لە هەموو ڕێکخراوە ئیسلامیەکانی پێشخۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگرتووە و چاوی لە پارەیە 500,000 ملیارد پارەیەکی کەم نییە ئەو پارە زۆرە بە تەنیا سعودیا ئەتوانی بیدا یعنی ئەگەر بەشێک قەتەڕیش بیدا ئەوە دەبێ بە فلتەری سعودیاوە تێپەڕێ لە بۆ سعودیاش ئەو خێڵە عەرەبانە و ئەو ناوچە عەرەبانەی ژێردەستی هەسەدا ناوچەی استراتیژیکن چونکە ئەمانە کاتی خۆی لەسەر داخوازی سعودیا و بە پارەی سعودیا ئەمانە لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتیک ڕێککەوتن ڕنگ بێ مەبەستەکە ئەوە بێ بەڵام تورکیا و ئەنەکەسە دژی ئەوەن ئەمەش شتێکی سەرنجڕاکێشە لە کاتێکدا کە ئێمە ئەڵێن ڕنگ بێ ئەنەکەسەش بسێتە سەر ئەو مێزەیە کە مەزلوم عەبدی لەسەری دانیشتووە لەوێدا ڕنگ بێ ناکۆچی ڕوو بدەن. وڵێ کاکیوە یەکەم وڵات ئەمیری قەتەر سەردانی ئەحمەد شەرعی کرد دوای وەرگرتنی دەسەڵات کۆمنتت لەسەرەمە چییە؟ خۆی لە خۆیدا جگە لە ئەمیری قەتەر و تورکیا و ئۆردون هیچ کەسێک هەتاوەکو ئێستا پیرۆزبایی لە ئەحمەد ئەلشەرع نەکردووە ئەمە خاڵێکی سەرنج ڕاکێشە ئەمەی ئۆردون دیارە سنوورێکی زۆر نزیکی هەیە و ئیخوان مسلمین لە ئۆردون زۆر بەهێزە ناچارە شتێکی وابکەوە ئۆردون پردێکی دیپلۆماسیە ئیتر لەگەڵ هەموو کەسێک ئیتر تۆقعەکە وڵاتی ئۆردون تایبەتمەندێکی وای هەیە بەڵام جگە لە قەتەر و تورکیا کەس نەیکردووە ئیتر قەتەر هەر لە سەردەمی بەهاری عەرەبیدا پرۆژەی بەهاری عەرەبی بەنسبەت سووریا پرۆژەیەکی قەتەڕی بوو یعنی قەتەر چاوی لەوەیە نەوتەکەی خۆی گازەکەی خۆی لە ڕێگەی سووریاوە ئیتر دەواازەیە بکاتەوە بینێریتە سەر دەریای سپی ناوەڕاست وەکو هێزی سەربازی و هێزی سەر عەرزی و هێزی فیزیکی و هێزی کاریش تورکیا بەکاردێنێ لەو بارەیەوە ئیتر ئەمە استراتیژی قەتەرە بەڵام لە بیرمان نەچێ لە بەرامبەر ئەم استراتیژیە مصر و ئیمارات و سعودیا زۆر بەتوندی دژایەتی ئەم استراتیژیە دەکەن و ئەمن پێم وایە شانسی ئەمەی زۆر کەمە کە قەتەر بتوانێت لەمەدا سەرکەوتن بەدەستبێنێ بەڵام هەوڵی خۆی هەتا دوایی ئەدا. باشە لە دوانەکانی دۆناڵد ترامپ چی بەسەر هات لەبارەی ئەحمەد شەرعەوە چێڵێت؟ هەتا وەکو ئێستا لێ دوانێکی دۆناڵد ترامپان نەبینیوە ئێمە دەربارەی ئەحمەد شەرع بەڵام هەروەکو وتم ئەمریکا هەتاوەکو ئێستا پیرۆزبایی لێ نەکردووە و ئیسرائیل پێشتر و توێتی ئەمانە چەتەن ئیتر ئەمانە چەتەن و نابێ لە بیرمان بچێ ئیتر دوێنێ هەواڵێک لە کەناڵی کان 11 دەوڵەتی ئیسرائیل بڵاو کرایەوە کە گوایە ترامپ لەگەڵ نەتەنیاهۆ قسەی کردووە پێی وتووە سوپای ئەمریکا لە سووریا دەکشێتەوە و لە هەمان کاتدا ئێمە ئەزانین چواری مانگی شوبات دۆناڵد ترامپ سەردانی ئەمریکا دەکا وەکو یەکەمین سەرۆک کە سەردانی دۆناڵد ترامپ بکە نەتەنیاهۆیە خۆی لە خۆیدا ئەمانەی سەردانی ئەمریکا دەکەن بە پێی گرنگی استراتیژی وڵاتەکان
ڕیزبەندیان بۆ دەکرێت کام سەرۆک زووتر چوو پێشەمیان چوو ئەم سەرۆکە و ئەم وڵاتە گرنگترین وڵاتی استراتیژیە لە بۆ ئەمریکا لێرەدا نەتەنیاهۆ ئەم کارە دەکات و نەتەنیاهۆ پێشتر وتوێتی ئەمانە چەتەنە و نەتەنیاهۆ و ئیسرائیل بەردەوام نیگەرانی خۆیان لە کشانەوەی سووریا دەربڕیوە جا لێرەدا هەتاوەکو ئێستا بەڕاستی من لەگەڵ دوو شرۆڤەکاری ئیسرائیلی قسەم کرد ئەمڕۆ ئایا ئەو هەواڵەی کان 11 کەناڵی کان 11 ئیسرائیلی تا چڕادەیەک ئەتوانین باوەڕی پێ بکەین یعنی ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان بێگومان بەکۆت شتێکی وایەن دڕکان کە ڕنگ بێ ئیسرائیل ئەو هەواڵەی پێخۆش بێ بۆ ئەوەی بەر لە سەردانی نەتەنیاهۆ ئیتر کۆنگرێس گوشارێک بۆ سەر دۆناڵد ترامپ بێنێ کە لە سووریا نەکشێتەوە ئەگەر بکشێتەوە دەبێ گارانتی ئاسایی ئیسرائیل بکرێ لێرەدا ئیتر ئەمە بەو شێوەیە سەبارەت بە ترامپ هیچ شتێک نازانین بەڕاستی ترامپ لە ئایندەدا چی ئەکا چی ناکا هیچ شتێک نازانین ترامپ کەسێکە دەیەوێ ئەوانەی لەگەڵی کار دەکەن بەیعی پۆ بدەن یعنی وەکو سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو بارەیە بەڵام لەگەڵ ترامپدا ئیتر ئێمە نابێ لە بیرمان بچێ کە کەسانی بەتوانا و بەڕێزیش هەنا وەکو وەزیری دەرەوە وەکو تورسی گابارد کە ئەمڕۆکە لە کۆنگرس سوێندی یاسایی خوارد ئیتر ئەمانە بەڕاستی کەسانی زۆر بەکاریگەرن و ئەمانە لە ناو دامەزراوەی ئەمریکادا کەسانی وەکو کەسانی سەر بە دەوڵەت سیر دەکرێن نەوەک سەر بە حکوومەت و سەر بە سەرۆکێک ئیتر ئەمانە تا چڕادێک دەور دەبینن بەڕاستی دیار نییە بەڵێ بڕێز هیوا خۆشنا و چاودێری سیاسی لە بەرجیکا و سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ ێش کاتێک خۆش خۆی